بەناوی خوای گەورە و مەهرەبان هاوڵاتی بەڕێز هەروەکو لای هەموو لایەک ئاشنایە ئەم وەرزە وەرزی گەشت و گوزارە بێباک مەبە لە فڕێدانی پاژماوە پلاستیکەکان لە دوای گەشت و سەیران بۆ ئەم مادە پاژماوە پلاستیکانەی کە لە دوای گەشت و سەیران بەجێ ئەمینن ئەبێتە هۆی دروستبوونی هەردوو مادەی نانۆپلاستین و مایکرۆپلاستین ئەم دوو مادەیە ئەبێتە هۆی پیسبوونی هەوا پیسبوونی خاک پیسبوونی ئاو بە هەڵمژینی ئەو هەوایی کە پیس بۆ بەم مادانە لەگەڵ خواردنەوەی ئەو ئاوەی کە پیس بۆ بەم مادانە لەگەڵ ئەو خۆراکەی کە لەم خاکەیە دروست ئەبێتە هۆی دروستبوونی شێرپەنجەی پەنکریاس تورەکەی زراو بۆڕی زراو بۆیە لە کۆتاییدا پێتان ڕائەگەێنین تکایە ئەو پاژماوە پلاستیکانە جێمەهێڵن بۆ ئەوەی کە هەم ئێوە و هەم ئێمەش بە دووربین لە توشبووی شێرپەنجە سمارت وەرچەرخانە